بسم الله الرحمن الرحیم. بدرێژایی مانگی پیرۆزی ڕەمەزان لە خزمەت زنجیرە باسەکانمان بەردەوام دەبین. لە ئایەتی ئەمڕۆماندا دەچینە سەر سیفەتی ئەو کەسانەی کە بێباوەڕن. خوای پەروەردگار دەفەرمێ وسواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم غشاوة. خوای پەروەردگار دەفەرمێت ئەو کەسانی کە بێباوەڕ بوون بە بەرنامەی خوای پەروەردگار، بە بەرنامەی ئاینی پیرۆزی ئیسلام و بە بەرنامەی قورئان، سواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم. خوای پەروەردگار فەرمی ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، یاخود بە شێوەیەکی گشتی ئێستا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ناوماندا نەماوە، قورئانی پیرۆز و پەیامی فەرموودەکان ماوە. ئەفەرموویەت ئەی ئەو کەسانی کە بانگەواز و داواکەن، بانگەوازی ئەو کەساناکەن کە بێنە ناو ئاینی ئیسلامەوە، سواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون. بانگیان بکەیت، ئاگاداریان بکەیتەوە، بیان ترسێنیت، یاخود نا لا يؤمنون، ئەوان باوەڕ ناهێنن. و هەروەها خوای پەروەردگار لە ئایەتی دواتردا فەرمێت بەڕاستی خوای پەروەردگار مۆری بێباوەڕی ختم الله على قلوبهم، مۆری ناوە لە دڵەکانیان، وعلى سمعهم، و هەروەها گوێچکەکانیان کە نابیستن، هەست بەو پەیامە پیرۆزە ناکەن کە خوای پەروەردگار نردوێتی بۆیان، و هەروەها هەست بەو پەیامە جوانە ناکەن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هێناوێتی بۆیان، کە چەندین دەربەدەری چەشت، کە چەندین نائەڕەحەتی چەشت، ئەو هاوڵە بەڕێزانەی کە نان نەبووە بیخۆن، دڵخوونیان کێشاوە بۆم ئیسلامە، هەتا پەیامی ئیسلامیان گەیاندووە بەم خەڵکە، هەتا پەیامی ئیسلامیان گەیاندووە بە تەواوی سەرزەوی. کەواتە خوای پەروەردگار فەرمێ ختم الله على قلوبهم وعلى سمعهم، نابیستن، هەرچێکیان بۆ بڵێ، هەرچێکیان پێ بڵێ، هەرچێکیان بۆ باز بکەی، ئەوان نابیستن، وعلى أبصارهم، و هەروەها ئەو ڕێگا ڕۆشنە نابینن کە خوای پەروەردگار باسی دەکات و پەیامی ئیسلامی کردووە بە ڕێگایەک بۆ ڕۆشنکردنەوەی ڕێگاکەیان، کە دەفەرمێت ئینا هەدەیناه السەبیل ئیما شاکرا و ئیما کەفورا. ڕێگای ڕاست هەڵدەبژێرنی، یاخود ڕێگای بێباوەڕی. خوای پەروەردگار دەفەرمێ سزای بەهێشتمان بۆ داناون بۆ ئەو دەستە و تاقمانی کە بێباوەڕن بە پەیامی خوای پەروەردگار. ئەگەر بێت و هەموو تەواوی سەرزەوی بڕوا بە خوای پەروەردگار و بەرنامەی ئیسلام نەهێنێت، هیچ لە مڵک و ماڵی، هیچ لە سەروەت و سامانی خوای پەروەردگار کەم ناکات. و ئەگەر بێت و تەواوی سەرزەویش بڕوا بە پەیامی ئیسلام و پەیامی خوای پەروەردگار بێنن، هیچ لە مڵک و سەروەت و سامانی خوای پەروەردگار زیاد ناکات. کەواتە خوای پەروەردگار ئەوەی دەوێت کە ئێمەی مرۆڤایەتی سەرفرازی بەدەست بێنین و بەهەشتی نەبڕاوە بەدەست بێنین. بۆ ئەوەی بتوانین ئەو سەرفرازیە بەدەست بێنین، پێویستە کا بگەڕێنەوە سەر شەریعەتی پیرۆزی ئیسلام و بەرنامەی قورئانی پیرۆز، چونکە بەڕاستی قورئانی پیرۆز تاکە سەرچاوەیە کە هەتا ڕۆژی قیامەت تا کورتەباسێکی دیکە سپاردەی خوای گەورە بن.